ئێمە وەکو زۆرینەی ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان ئەمڕۆ چۆنەڵی گربوونێک ماساس کرد سەبارەت بەو پرۆژە یاسایی عێراق کە بڵین قسەی لەسەر کراوە لەسەر چۆنەڵی هەموارکردنەوەی یاسای باری کەسێتی ژمارە 1970 ساڵی 1959 کە تەمەنی یاسای هاوسەرگیری لە 18 ساڵەوە بکرێ بە 9 ساڵ کە ئەمە بەڕاستی جێی نیگەرانی تێگڕای ڕێکخراوەکانی ژنان و بێمە پێویستمان زانی ئەمڕۆ قسەی لەسەر بکەین و ئەو یاسایەکە بەڕاستی قابلی قبول نییە کە کچێک لە تەمەنی 9 ساڵەوە بدرێ بەش و بە شێوازێکی ئیجباری بەو جۆرە قسەی لەسەر بکرێ ئەمە پێشەلکردنی یاسایە پێشەلکردنی مافی مرۆڤە لەبەرەوەی ئەبێتەوەی ئەوەی کە ڕێژەی نەخوێندواری زیاد بێ کە چۆن ئەڵێ ڕێژەی بێکاری زیاتر تونند و تیژی بەرامبەر بە ئافرەتیان زیاد بێ بۆی ئێمە دژی ئەم یاسایین و پێمان باش نە لە ئێستاە لە هیچ کاتێکا با بڵین پێمان باش نە کە پرۆژە یاسایەکی بەو جۆرە دەربچێت کە دژایەتی تەواو بەرامبەر بە ئافرەتان ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژنان یادداشتێکمان بڵین ئاماجە کردووە ئەو یادداشتە دەدەینە پەرلەمانی عێراق کە ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژنان لە هەرێمی کوردستان دژی ئەو یاساین ئەو یادداشت تەسلیمی ئەوانەکەین چۆن ئەڵین ئاراستەی ئەوانی ئەەکەین بۆی کە ئیشی لەسەر بکەن و ئەگەر لە داهاتوشدا با بڵین کردبوونەوە ساز ئەەکەین سەبارەت بۆ پرۆژە یاسای و دژی وەستینەوە.